دچینە دهۆک باس لە پرۆسی سیاسێکێن لە عراقدا ئاگادارین کە لەسادا پرۆسی سیاسی عراق بە قۆناغێکدا دەڕوات کە هەڕۆژ و ستۆرێک دێتە پێش هەڕۆژ و چیرۆکێک دێتە پێشەوانێ و بۆڕیارە سبەی کۆبوونەوەی پەرلەمان کرد بۆ بژاردننی سەرۆک کۆماری عراق بۆی کە لایەنەکان دەنگی لەسەر بدەن بەڵام باستەوە دەکرێت خۆسەدە بڕیاری ئەوی داوکە بەشداری لە ئەم کۆبوونەوەی نەکات و تا ئێستاش بەشێک لە لایەنەکان لەسەر پۆستی سەرۆکوەزیرانی هێشتا نەگەیشتونەتە ڕێکەوتن ئەمە لە پاش چەندێک لە پاشەوەی دەیتە هەڵبژاردن کراوە تا ئێستا کرد بۆ نمونە کاتەکە ژمار بکەین چەند ڕۆژێکی کەمە لە 4 مانگ لەو کاتەوە تا ئێستا لە خودت لە پاش ڕاگەاندنی ئەنجامەکانەوە تا ئێستا لایەنەکان سەرقاڵی ئەوەن کە ڕێککەون بۆ ئەوی کە بتوانن بە شێوازێکی باش پێکەنانی حکوومەتی نوێی عراق ڕێککرد دێمان گفتوگوێن بابەتاکەین بە میوانداری دیوالی قمری چاودێری سیاسی کە جەناوی ڕاستەوخۆ لە دهۆکۆ میوانی بەرنامەی بەیانی کورسات نیوسن کاک دیوالی سلااوت لەبێ بانیت باش سوپاسکان بانیە لەگەڵ ئێمەی دەمەوێت سەرنجی جەناب بزانم لەسەر ئەم بابەتانی کە ئێستا باراقدا تێدەپەڕێت یاخود ئەو ستۆریانی و بابەتە جیاوازانی کە ئێمە ڕۆژانە بەرگوێمان دەکەوێت و لە پاش کۆبوونەوەی لایەنە سیاسەکان ئەوان ڕاگەیەنراوی جیاوازیانی و قسەی جیاوازەکەن ئەمێ بزانم تۆ چێڵی سەبارەت من بابەتانە. کاک دیوالی سلااوت لێبێ گوێت لە منە؟ بەڵێ هەروەکو تۆ ئاماژت پێکرد هێوی بێگومان ئێستا عێراق بە قۆناغێکی زۆر گرنگی هەستیارە تێپەڕێت چونکە ئەمەی ئەم جارەیان عێراق ئەکەوێتە بۆشایی یاساییەوە چیتر دوای ئەوەی ئەگەر هات و سبەینەوەکو تۆ ئاماژت پێگرت کە کۆبوونەوەی وا بڕیارە کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام درێ سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆک کۆماری داهاتوی عێراق ئەگەر ئەم کۆبوونەوەیە دوا بخرێ یاخود سەرۆک کۆمار هەڵ نەبژێرێت چیتر عێراق کەوێتە بۆشایی یاساییەوە چونکە هەتا سەرۆک کۆمار هەڵ نەبژێرێ ناتواندێ کوتلەی گەورەترین کوتلەی ناو پەرلەمانی ڕابس پێرێت بۆ ئەوەی کە سەرۆکوەزیران دیاری بکە یا کەسێک لە کوتلە سیاسەکان دیاری بکات بۆی کە بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوی عێراق ئەمەش بۆ خۆی گرفتێکی گەورە دروستەکە هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی کاروبارەکانی ناو ئەنجومەنی نوێنەران چکە خۆتەزانی کۆمەڵێک بابەتی گرنگ هەیە لە ناو ئەنجومەنی نوێنەران کە بێ باسی لێوەکرێ کێک لەوانە بودجەی ساڵە یعنی باز لەوە بکرێ بۆی کە بتواندێ بودجەی عێراق بۆ ساڵی 2022 دیاری بکرێ ئەمەش بۆ خۆی گرفتێکی گەورە دروستەکە هەم لە ڕووی داراییەوە و هەم لە ڕووی کاروباری کارجێڕیەوە لە عێراقا هەمووان چاویان لەوەیە چکە ئێستا جارێکی تر سەدر هەڵوێست سەیرەکانی ئەنوێنێتەوە ینی دێتەوە ناو مەدان و هەڵوێستێکە نوێنێەوە چاڕوان نەکراوە بۆ زۆربەی کوتلە سیاسەکانی عێراق و ئاماژەی بۆ کردووە کە ئەو بۆ گفتوگۆکانی پێکەنانی حکوومەتی داهاتوو تا کاتی نادیاریشی دیاری کردوانی کاتی بۆ دیاری نەکردو دەڵێ منەو گفتوگویانە ڕدەگرم و هەروەها بەشداریکردنیشی لە هەتا ئێستا هەتام دقەیە بەشداریکردنی لە کۆبنەوەی سپینەی دەستنیشانکردنی خود هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق بڵێن ڕەت کردوتەوە دەڵێ بەشداری مەکەن هەرچەندەکانی زۆر خێران زۆر لە پڕن بە تەچیت هەرچەنە هەشتی مانگ دواواتەیە یعنی دواوادەی یاساییە بۆ دیاریکردنی سەرۆک کۆماری عێراق بەڵام پەرلەمانی عێراق ئەو کاتی دیاری کرد بۆی کە یاخود حوتی مانگی دیاری کرد بۆی کە بتواندن هێزە سیاسیەکە بگەنە ڕێکەوتنێک سەبارەت بە سەرۆک کۆمار جارێکی تر دەگەڕێنەوە لای میوانەکەمان کە بەڕێز دیوالی قمریە کە چاودێری سیاسیە لە دهۆکەوە لەگەڵمانایە کاک دیوالی جارێک تر سڵاو لێبێ ئێمە پرسیاری ئەوەمان کرد یاخود هێویش پێشتر پرسیاری ئەوەی کرد کە ئەم هەموو پێشهاتە سیاسیە لە عێراقا و ئەو هەموو ململانێ سیاسیانەی کە ئێستا ئەیبینین لە گۆڕەپانەکەیە ئاماژەن بۆچی؟
ئەگەر گوێت لێم بێ کاک دێوالی بەڵێ گوێت لە پرسیارەکەم بوو یا بۆ دووبارە بکەمەوە بەڵێ 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 جارێ ئێمە دەبێ بگەڕێنەوە سەر فەرمودەکەی سەرۆک مام جەلال کە باس لەوە کردووە کە چوون پرۆسەی ئازادی عێراق ماوەیەکی کەم دەخایێنێت و بەڵام ئارامی لە عێراقدا بە دەیان ساڵ دەخایێنێت تاکو ئارامی بگەڕێتەوە عێراق لەسەر ئەو هەنگاوە ئیتر عێراق وڵاتێکە هەر لە دێر زەمانەوە لە سەرەتای دروستبوونی ڕژێمی سیستەمی پادشایەتی تاکو ئەم قۆناغە بە چەندین قۆناغی تێپەر بووە کە لە هەموو قۆناغەکاندا عێراق بووە کلپەی ئاگر و ماڵوێرانی و کاولکاری بوو سەر ئەم گەلەستەم دیدەیە لەم قۆناغەدا دیسان عێراق کەوتوتە بوشاییەک کە بەرەو بوشاییەکی دەستوری دەڕوات لەبەر ڕێک نەکەوتنی لایەنە سیاسیەکان هەڵبژارتنی سەر و کۆماری عێراق دەبێ مایەی ئارامی و ئاشتی و خۆشگوزەرانی خەڵکی عێراق و هەرێمی کوردستان بێ بەڵام بەداخەوە وای لە هاتووە کە ئەم پرۆسەیە وای لە خەڵکی ئەم هەرێمە و عێراقی کردووە کە یەک کەس بە ئارامی لە ماڵی خۆی نەحەسێتەوە و نازانێت بەیانی و پاشە ڕۆژی ئایندەی تاکە کەسی و ئەم گەلە بە چ قۆناغی دەگات هەر لە سەرەتای پرۆسەی هەڵبژاردەی پێشوەختەی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق لە دەیدەوە تاکو ئێستا ئەمە چەند مانگ تێپەڕی لایەنە سیاسیەکان بەداخەوە لەبەر پلە و پایە و پۆست لەبەر دابشکردنی پلە و پایە و پۆست نەک لەبەر دابشکردنی خزمەتگوزاری بەسەر خەڵکە نەگەیشتونە هیچ ڕێککەوتنێک بەداخەوە ئێمەی کورد سەرڕای ئەوە کە دەور و بەرمان هەمویان چاویان لە نەهێشتنی و لە تێکدانی ئەم هەرێمەیە ئێمەش بە خۆمانەوە هەوڵ دەدەین ناو ماڵی خۆمان ناو ماڵی کورد کاوڵ بکەین و یەک ڕێژی کورد تێک بدەین بەداخەوە دەبوایە ئێمەی کورد بە یەک وەرەقە بە یەک گوتار بە یەک دەنگ و بە فرە ڕەنگ بچۆنایە بەغدا و بمانتوانە ببینە هەوێنی یەک ڕێزی ناو خەڵکی عێراق بەگشتی و بە تایبەتی هەرێمی کوردستان جارێ قۆناغەکە گەیشتە ئەمە بەڵام ئەمە زەنگێکی خەتەرناکە و مەترسیدارە بوو سەر عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی چونکە ئەم هەرێمە لە هەموو لایەکەوە بەرەو لە ناوچوون دەڕوات بەداخەوە ئێمە تا ئێستا نەمانتوانیوە ئەوەی پێویستە بۆ ئەم خەڵکە بکەین بە تایبەتی سەرکردایەتی کوردی کە لە دوو پارتی سەرەکی پێک دێن ئەوی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەرچەندە لە پرۆسەی چارە نووسازدا پێویستە مشاورە لەگەڵ تاکە کەسی کوردی ڕەوشنبیر و پرۆفیسۆر و زانا و یاساناز بکرێت و هەموو پارت و لایەنە سیاسیەکانی تریش ئیهمال نەکرێت پەراوێست نەخرێت بەڵکو هەر یەک لەلایەکەوە بتوانێت بۆ ئەم هەرێمە شتێک بکات لەگەڵ حکوومەتی ناوەندی لەم قۆناغەدا بەداخەوە ئیتر گەیشتە قۆناغێک کە هاوپەیمانیەک لە نێوان کوتلەی سەدری و کوتلەی سنی و کوتلەی پارتی دیموکراتی کوردستان دروست بوو لایەکی تریشەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی و لەگەڵ پەرلەمانتارە سەربەخۆکان و پارتەکانی تری لایەنەکانی تری کوردستان بەڵام بەداخەوە دیارە هەر لێک لەلایەکەوە حەزیان لەوە بووە کە دەستی ئەوی تر بادات و خۆی بە ئەکتەری سەرەکی شانوگەریەکەی ئەم سیستەمە دابنێت ئەمەش لە وڵاتێکی وەکو عێراقدا کە فرە نەتەوە کە فرە ئاین
کە سایکۆلۆژیای تاکە کەسی عێراق بە چ قۆناغێکی تێپەڕیوە بۆ ئەم قۆناغە ناگونجێت چونکە ئەگەر لەم قۆناغەدا بەڵێ فەرموو باشە ئەوەی کە تۆ باست کرد باسی کوردت کرد باسی ڕۆڵی کوردت کرد و هەروەها چۆن ڕۆڵ بگێڕن بۆی کە بتوانن یەک ڕزی نێو ماڵی کورد یەک بخەنەوانە بۆی بتوانن هیچنا لە پێکەنانی حکوومەتی داهاتوی عێراقدا ڕۆڵێکی بەرچاویان هەبێت لە بەدەستێنانی مافەکانی خۆیاندا بەڵام ئەوەی کە ئێستا بە عێراقدا تێدەپەڕێت ئەوەی ئەو ستۆریانی ئەو چیرۆکانی کێمە لە ئێستادا لە عێراق دەیبینین تۆ چۆن خوێندنەوە بۆ ئەمە کێمە وەڵامی ئەمە مانوار نەگرت وەڵی پرسیارەکە ئەوەندە گوێ لێ نییە چونکە وشەوش لە دەنگدا دێت دەنگە کەس دوور کزە بەڵام ئەوەی من تێدەگەم لەم قۆناغەدا ئەوەیە ئێمەی کورد سەرکردایەتی کوردی پێش ئەوە دەست پێشخەر بێ بۆ هەماهنگگی و ڕێکخستنەوەی ناوماڵی کەسانێکی تر زۆر ضرورەتە ئێمەی کورد ناوماڵی خۆمان ڕێک بخەینەوە چونکە ئەگەر ئێمە ناوماڵی خۆمان ڕێک نەخەینەوە ئیتر چ پێویستی بەوە دەکات کە بچین ناوماڵی کەسانێکی تر ڕێک بخینەوە هەرچەندە ئێمەی عێراقیەکان هەمومان یەکین یەک دەستین یەک دڵین ئیتر بەڵام وەکو دەڵێن لێو پێشترە لە دەدان بوویە پێویستە ئێمەی کورد پێشتر ناوماڵی خۆمان ڕێک بخەینەوە دوای ئەوە بچین ناوماڵی کەسانێکی تر ڕێک بخەینەوە ئەگەر یا ڕوون و ئاشکرایە کە ئەم پرۆسەیە لەژێر فشاری ئێران و وڵاتە دەرەکیەکانی تر و ئەمریکا دەبن دەستبەردار نابێ وڵاتەکانی کەندا و دەستبەردار نابن بۆ ئێمە ئەوەش بۆ خۆمان دابنێن کە بڵێن وڵا دەست پێشخەری ئەم و ئەو بۆ ڕێکخستنەوەی ناوماڵی ئەم و ئەو ئێمەی کورد سەرکردایەتی کوردی یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان لەگەل هەموو لایەنەکانی تری سیاسی لە هەرێمی کوردستان دەبێ بە یەک دڵ و بە یەک دەنگ ناوماڵی خۆیان ڕێک بخەنەوە ئیتر ئەوجا بچن کاک دێوالی بابەتێکی تر هەیە بەڵێ ئەگەر گوێبیستی من بی ئێستا عێراق لە نێوان دوو ئەگەرایە یا ئەگەری ڕێکەوتن یاخود ئەگەری ئەنجامدانی کۆبنەوەی پەرلەمان بۆی کە دەستنیشانی سەرۆک کۆمار بکە لە کاتێکا بینین لایەنە سیاسەکانی عێراق ینی لەسەر ڕایەکی جێگیر ینی نەوەستاون بۆ نمونە دەبینین سەدر لە پڕێکە دەڵێ بەشداری ئەو کۆبنەوەیە ناکەم ئەمەش بۆ خۆی پرۆسی سیاسی عێراق ڕوبەڕووی جۆرێک لە چەقبەستوی دەکاتەوە ئەم پرۆسە سیاسیە لە عێراقا بەم شێوەیە ئەگەر بڕوا بەڕێوە ئەوەشی کە پێشووتر بنیادنراوە لە عێراقا تووشی داڕمانی ناکە یعنی واناکە کە پرۆسی سیاسی بە تەواوەتی تووشی شەلەل بێ بەڕێز بڵێ خۆی لە خۆیدا شتەکە ڕوون و ئاشکرایە ئێمە لەم قۆناغەدا ڕووبەڕووی پرۆسەیەکی چارە و سازین لەم قۆناغەدا ئەگەر هەمومان ینی هەموو پارتە سیاسیەکان و لایەنە سیاسیەکانی عێراق هەموو کوتلەکانی پەرلەمان ناکۆکیەکان وەلا نەنێن دەستی برایەتی و هەماهەنگی بۆ یەکتر درێژ مەکەن بەڵێ پرۆسەی سیاسی لە عێراق بەرەو چەقبەستەوەی دەڕوات بەڵام بەداخەوە ئیتر هەر لە سەرەتاوە شتەکە دیار بوو وەکو دەڵێن بەری خۆر بە بێژنگ ناگرێت لە سەرەتای دروستبوونی کوتلەی بەڕێز سەدری و کوتلەی سنیەکان و کوتلەی برانی پارتی دیموکراتی کوردستان هەر لە سەرەتای ئەوە بوو کە دانەویست دەستی براکانی تر لە کوتلەکانی تر بادەن و فەرامۆش بکەن و پەراوێز بخرێن بەڵام خۆ ئاشکرایە بەم پەراوێز خستنە سیستەمی عێراق حکومڕانی عێراق بەڕێوە ناچێت عێراق پێویستی بە حکوومەتێکی تەوافقی هەیە چونکە ئەگەر ئێمە تەماشای کوتلە شیعەکانی تر بکەین
شش حوت سەرکردەی شیعە کە مێژوویەکی پڕ شانازی و شۆڕەشگێری و ئۆپۆزیسیۆ بوونە لە کاتی خۆیدا و ئێستاش ژمارەیەکی ئێکجار زۆر لە هێزی حەشد شعبی بەدەستیانەوەیە و جەماوەریان هەیە و لە هەلبژاردنەکەشدا ڕاستە کورسی کەمیان هێنا بەڵام دەنگێکی زۆریان بەدەستێنەوە ئیتر ئەگەر نەکەونە قۆناغێک بەلێوەڵا سیستەمی عێراق بەرەو چەق بەستووی دەڕوات و بەرەو بوشایەکی دەستور دەڕوات. ئەوەی بەرەز سەدر کردی نازانم جێی سەر سوورمانە یان خودت پلانێکی ترێ هەیە کە لە پلانی ئەیدا سەر نەکەوتون ئیتر دەیانەوێت بەرەو پلانێکی پلانی بی و سی بڕۆن ئەمەش دەبێتە مایەی کاولکاری بۆ گەلی عێراق. دەبواە لە جیاتی ئەوەی بەرەو بوشایەکی دەستوری بڕۆن پێویست بوو کە حوتی مانگ بەڵێ هەر لەسەر ئەو قسەی خۆت هەندێک لە لایەنەکان ئەڵەن هێشتا مقتەدا سەدر پێویستی بە کاتی دیکە هەیە بەڵام عێراق پێویستی بە کاتی دیکە هەیە چەندێکی دیکە بۆستێ بۆ ئەوەی کە بۆ لایەنەکان بگەنە ڕێکەوتن هەر خۆی پرۆسی سیاسی پرۆسی پێکێنانی حکومەت هەمیشە لە عێراقدا بە خاوی بەڕێوە دەچێت ڕەنگە جیاواز لە هەر وڵاتێکی دیکە حکومەت پێک بێنرێت لە وڵاتەکە ئێمەدا ئێستاش ئەگەر بە نمونە سەدر پێویستی بە کاتی دیکە هەبێ عێراق بەرەو کوێ ڕوات سبێگەر بەو نەسەر کۆمار هەڵنەبژێردرێت عێراق چی دیکە چاوەڕێیەکە لە وڵاتێکی وەکو وڵاتی سین کە نزیکەی ملیارێک و 350 ملیۆنە هەلبژاردن دەکرێت تا سەعات 12 شەو ئەنجامەکان دیار دەبن و هەموو کەسیش هەموو لایەنە سیاسی هەموو حزبەکان دام پێدانن و حکوومەتی خۆیان لە ماوەی هەفتەیەک بۆ مانگێک لە ماوەیەکی کاتی دەستوریدا دروست دەکرێت بەڵام بەداخەوە لە مانگی داوە تا ئێستا ئەم پرۆسەیە بە شێوەیەک دەڕوات کە خەلکی عێراق تووشی هێستریا و ئەعساب و دلە ڕاوکیان کردوون کات وەکو شمشێرە ئەگەر نەبڕی دەتبرد ئەتیادیە چونکو ئەمە نابێ ئەمە کاتە زیاتر بە فیرۆ بدەین عالەم لە قۆناغی پێشبڕکێدایە ئێمە نەک لە مڕاو حەشدان ئێمە لە قۆناغی پاش بڕکێداین نەلەک پێش بڕکێداین سەدر بە قەنەعەتی من ئەگەر بوویستایە لە سەرەتای ئەم پرۆسەیە بوویستایە عێراقێکی ئارام بوویستایە عێراقێک کە بوشایی دەستوریتیان نەبێ بوویستایە کە عێراق تووشی جەنگێکی ناوخۆیی نەبێ بوویستایە کە عێراق ژێرخانی ئابووری بەهێز بکات هەر لە سەرەتای پرۆسەکەوە دوای ئەنجام دیاربوونی ئەنجامەکان دەبواە لەگەل هەموو لایەنە سیاسەکان دانیش باە پێ بۆتیان فەرمونون بە پێکەوە دانیشین حکوومەتێکی فراڕنگ و بنکە فراوان تەوافقی بێت دا ببەزرێنین بۆ ئەوەی هەریەکە لە ئێمە بتوانین زیاتر خزمەت بوو ئەم خەڵکە بکەین بەڵام بەداخەوە نیازیان باش نەبووە نیازیان خراپ بووە بە فیکەی ناحەزانی عێراق ئەم هەنگاوە دەنێن چونکە ئەگەر تەنازلات بوو یەکتر نەکەن ئەگەر هەلێکێکی خۆ لە مافی خۆی خۆش بێ دەچێتە بوشایەکەوە و بۆشایەکی دەستوریە و زۆر خراپ دەشکێتەوە بەسەر عێراقا کاک دیوالی دەست خۆش بێ زۆر سپاس دیوالی قومری چاودێری سیاسی کە لە دهۆکەوە لەگەڵماندا بووی سپاس بۆ بەشداریکردنی بەڕێستان لەم تەوەرەی بەرنامەکەیە سپاس بۆ زانیارەکانتمان تۆ نەبی